فەرماندەیەکی خانەنشینی سوپای ئەمریکا دەڵێت ئەوەی ئێستا لە عێراقدا ڕوودەدات شەڕی شیعی ئێرانی و شیعی عێراقیە بۆ کۆنتڕۆڵکردنی حکوومەت و دەسەڵات لە عێراقدا. هۆشداریشی داوە لەوەی ئێران بە تەواوی دەسەڵات لە عێراقدا کۆنتڕۆڵ بکات ئەگەر بێت و ئەمریکا سیاسەتی خۆی بە تەواوی نەگۆڕێت. بەڵام لەم ئاڵۆزیانەی ئەم دوایی عێراقدا بەوتەی بەشێک لە چاودێران ئەمریکا و ئێران لە یەک خەڵدا هاوبەشن. ئەویش ئەوەیە کە هەردوو وڵات پشتگیری لە مانەوەی هەر سێ سەرۆکایەتێکی عێراق دەکەن لە پۆستەکانیاندا و لە ناویشیاندا بە تایبەت پشتگیری لە مانەوەی حەیدەر عەبادی دەکەن. بە بۆچوونی بەشێک لە چاودێرە سیاسەتی ئەمریکا لە عێراق لەم قۆناغا بە پشتگیریکردن لە حەیدەر عەبادی خۆی لەم چەند خاڵەدا دەبینێتەوە. یەکەم، پشتگیری لە عەبادی دەکات بۆ کەمکردنەوەی هەژمونی ئەو لایەنانەی کە ڕاستەوخۆ سەر بە ئێرانن، لەوانە سوپای بەدر، عەسائیبی ئەهلی حەق و سەرجەم ئەو گروپە میلیشیانەی کە ڕاستەوخۆ گوێڕایەڵی ئێرانن. دووەم، ئەمریکا دەیەوێت بە پشتگیریکردنی عەبادی پارێزگاری لە سەقامگیری سیاسی لە عێراقدا بکات تا کۆتایی هاتنی ماوەی سەرۆکایەتی باراک ئۆباما. جگەلەوەش ئەمریکا بوونی سەقامگیری سیاسی لە عێراق بە پێویست دەزانێت بۆ شەڕی داعش. سێم، بە بۆچوونی ئەمریکا حەیدەر عەبادی کەسێکی میانڕەوە و کەمتر کاریگەری و هەژمونی ئێرانی بەسەرەوەیە. چوارەم، ئەمریکا دەیەوێت بە پشتگیریکردنی عەبادی ڕێگری بکات لە گەڕانەوەی مالیکی یان بەهێزبوونەوەی پێگەی مالیکی. بەو پێی ئەمریکا پێی وایە سیاسەتەکانی مالیکی لە ساڵانی ڕابردوودا هۆکارێکی سەرەکی بووە بۆ تووڕەیی کورد و سوننە و سەرهەڵدانی داعش لە عێراق. بەڵام هۆکارەکانی ئێران بۆ پشتگیریکردنی عەبادی لەم قۆناغەدا زۆر جیاوازە لە بۆچوونەکانی ئەمریکا. یەکەم، ئێران پێی باشە عەبادی تا کۆتایی هاتنی ئەم خولە لە پۆستەکەیدا بمێنێتەوە. بەو پێی لە ئەگەری دوورخستنەوەی عەبادی لە پۆستەکەی دەستنیشانکردنی کەسێکی دیکە بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق کارێکی ئاسان نییە و بەوەش دۆخی عێراق زیاتر ئاڵۆز دەبێت. دووەم، لەم ماوەیەدا کە موقتەدا سەدر شەقامی جوڵاندووە، ئێران ئەم هەڵوێستەی سەدری بەدڵ نییە. هەرچەندە ئێران نایەوێت سەدر بکاتە دوژمنی خۆی، بەڵام ناشێوێت سەدر ببێتە کەسێکی یەکلاکەرەوە لە ناو پرۆسەی سیاسی عێراقدا. بەو پێی سەدر لە ساڵانی ڕابردوو سەلماندوویەتی کەسێکە بەردەوام هەڵوێستی چاوەڕوان نەکراوی هەیە. جگەلەوەش سەدر پارێزگاری لەسەر بەخۆیی نەجەف بەرامبەر بە قوم دەکات، باوەڕیشی بە ویلایەتی فەقیهی ئێرانی نییە. سێم، ئێران لە پێگەی خۆی لە ناو شیعەکانی عێراق دڵنیایە. ئەوەی بۆی گرنگە یەک ڕیزی ناوماڵی شیعەیە. زۆر بۆی گرنگ نییە لە ناو باڵەکانی شیعەدا کێدەسەڵاتی زیاتری هەیە. هەر بۆیە پێی باشە عەبادی لە پۆستەکەیدا بمێنێتەوە، چونکە لە ئەگەری لابردنی عەبادی ئەگەری ئەوە هەیە ناو ماڵی شیعە لەوەی کە هەیە زیاتر لێک بترازێت.